ئەگەر نەخۆشێکمان نەبێت هەتا ئیگەینێ قەنەعەت بێمرێ دانیشتووی گوندی دێڕەشەم دوو ڕێمانەیە هەردوو یەک لێ خراوترە هەتا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە لە 91ەوە. باش ئەگەر بتەوێت لە ئەو دیوە بێتە ئەم دیوە ئەبێ بۆ شێوەژانی خۆت خێدە مەترسیەوە بەڵێ ئەبێ پلە پلە سەرکەوی زۆر بە ڕەزالەت یعنی ئەگەر نەخۆشێکمان نەبێت هەتا ئیگەینێ قەنەعەت بێمرێ ڕێگاوبانمان نەما بە هیچ شێوەیە خاسن ئەم لافاوە عام ڕێگای تێکداوە هیچ ڕێگایەکمان نەما هیچ مەجالێکیان نەماوە. باش داواتان لەلایەنی پەیوەندیدار نەکردو نەچون تەقایم قامیەت بەڵێ ئەمانە داوامان کردووە چەندین وەعدیا داوە هیچیان نەبرە سەر هەزار قسەیان کردو نەبرە سەر ئەوە لە 91 وەعد دەدەن جەنابی قایمقام چەند جاتە بەسەر ئەم دەسترە یعنی وتێ بەسەر چاو نێشی کردو نەکرا.